هەموو ئەو ئۆپەراسیۆنانەی کە تورکیا وەکو ڕژێمێکی سیاسی نەک وەکو سیستەمێک کە پشتبەستوو بێ بە یاسا و دەستورێکی سەردەمی ئەوان وەکو ڕژێمێک کە زیاتر تایبەتمەندی باندێکی تێدایە مامەڵە لەگەڵ سنوورەکانی دەوروبەری خۆیان دەکەن بە تایبەتی لەگەڵ ئەو سنوورانەی کە بۆن و بەرامی کوردبوون و تایبەتمەندی کوردبوون و وەکیانی سیاسی کوردبوونیان تێدایە. ئۆپەراسیۆنەکانی تورکیا بە درێژایی مێژوو ناگەڕێتەوە بۆ ساڵی 1970 ئەمانە لە دەستپێکی دروستبوونی کۆماری نوێی تورکیاوە گەر ئێمە قسە لەسەر ئەم کۆمارە بکەین کە ئێستا بووەتە ئافاتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بووەتە ئافاتێک بۆ گیانی دیموکراسی و گیانی پێکەوە ژیان و گیانی ئەو ڕاسانە نەتەوەییە سەردەمیەی کە لە باکووری کوردستاندا دەنگدانەوەی هەیە و لەسەر ئاستی نێودەوڵەتیدا خوێندنەوەکان بە دیوێکی ئێجگار ئەرێنیدا بۆ خەباتی ڕزگاری خوازی کوردی دەکرێت چونکە ئەم خەباتەیان پشتبەستووە بە تیۆرێکی سیاسی سەردەمیانە پێچەوانەی خەباتە شێوە کلاسیکیە فیوداڵیە دواکەوتووەکەیە. جا تورکیا بە درێژایی دروستبوونی کۆمارە نوێیەکەی دوو جۆر مامەڵەی لەگەڵ دۆزی کورددا کردووە. مامەڵەی یەکەمیان لەگەڵ شێوازە کلاسیکیە کۆنخوازەکەیە کە بە شێوەیەکی بەربەریانە ڕوبەڕووی بووەتەوە. ئێمە دەزانین لە ئۆپەراسیۆنەکانی تورکیادا دیارترین نمونەیە ئەگەر ڕووداوی 33 گولە باسکەین لەسەر سنووردا کوشتنی لاوانی سەر سنوور کە دەنگۆیەکی ئەجگار گەورەی هەبوو وەکو بابەتێکی جێگیر خزایە نێو توێژین و ئەکادیمیەکانی زانکۆکانی خۆراوەوە لێرەوە شۆرەتی بربەریانەی تورکیا کەوتە ژێر پرسیارەوە لە ساڵی چلەکانەوە لە ساڵی 1942 دا ئەم حاڵەتە ڕوویداوە لە ڕووخانی کۆماری کوردستاندا ئەوان 67 سەرداری کوردیان تەنها لە دیاربەکردا کردووە بەدارە ئەوان وەکو محەممەد پاشای عوسمانی لە دەواازەی ماردیندا گوێی لاوانی کوردیان دەبڕی هەڵیان دەواسی ئەم بربەریەت و ئەم مۆدیل و ئەم فۆرم و فیکرە فەلسەفیەی کە تورکیا ئیشی لەسەر دەکات لە ئێستادا زۆر بە بەرنامە داڕێژ ڕاوترە چونکە نەیارەکانی تورکیا بریتین لە خەڵکانێکی ئازادی خواست نەیارەکانی تورکیا بریتین لەم جوڵانەوە نەتەوەی و ڕاسانە ڕەسەنەی کە ئێستا دەگوزارێ لەبەرەوە ڕوبەڕووبوونەوەی ئەوان بەهێزتر و چەند بارتەرتر بووەتەوە. ئێمە دەزانین تورکیا ئەگەر بێت و لەگەڵ ڕەوتێکی کلاسیکیدا سەردارەکەی بک بەداردا دەبێت لەگەڵ جوڵانەوەیەکی نەتەوەیی کە زەرەری بۆ ئەجێندای سیاسی بربەریانی تورکیا هەیە چۆن مامەڵە بکە. ئەوان بڵێ لە هەشتاکانەوە ئۆپەراسیۆنەکانیان شێوازێکی ڕەوایەتیان پێداوە هەرچەند ئەم ڕەوابوونە بۆ چەوسانەوە و بندەستکردنی کورد لە پەیمانی سەعەد ئابادەوە دەست پێ دەکات ساڵی 1937 دواتر لە پاکتی بەغدادی 1955ەوە دەست پێ دەکات دواتر لەو مەشروعە بندەستیەی کوردەوە دەست پێ دەکات کە لە میانی شۆڕشی کلاسیکیانەی ئەیلولدا هاتە پێشەوە محاولەیان کرد ڕەوتە سیاسیەکانی کورد بدەن بە گژی یەکتریدا و جەنگێکی ناوخۆیی ئێجگار گەورە دروست بکەن. ئێمە دەزانین جوڵانەوە ڕاستڕەوە نەتەوەیەکەی کورد لە پارتی دیموکراتی کوردستانە کە دروست بوو سەردارەکانی کوردیان چی لێ کرد دکتۆر سعید ئاڵچیان چی لێ کرد دکتۆر شڤانیان چی لێ کرد دکتۆر شڤان کەسێکی بلیمەتی چەپگەرای شۆڕژگێڕ بوو چۆن وایان کرد کە لە جوڵانەوە نەتەوەیەکەدا باکووری کوردستان لەگەڵ باشووری کوردستاندا ببڕن. لەبەرەوە لە هەشتاکانەوە کاتێ ئەم حاڵەتە دروست دەبێ بە شێوازێکی بەرنامەدا ڕێژراو دێتە پێشەوە و تورکیا بە هەماهەنگی وڵاتانی هەرێمی کارەکانی دەکات و بە دەستگرتن بە سیستەمە سیاسیە سەرمایەدارەکەی وڵاتانی زلهێزیش وا دەکات و ئەمریکا ئیسرائیل هەموو ئەمانە بەدەرنین لەم جۆرە بیرکردنەوەی تورکیا بۆ بەدەستکردنی کورد بە تایبەتی بۆ ڕەوتێک کە باوەڕی بە ئازادی خوازی هەیە باوەڕی بە گۆڕانکاری هەیە بۆ ڕەوتێک کە دەیەوێت مێژوو لە سفرەوە بنووسێتەوە گەورەترین مەترسی خۆراوە بۆ پەکەکە ئەوەیە کە پەکەکە دەیەوێت مێژوو لە سفرەوە بنووسێتەوە کاتێ مێژوو لە سفرەوە نووسرایەوە ئەو کاتە هەموو بەرژەوەندیە سەرمایەدارەکانی دنیای خۆراوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە دەکەوێتە ژێر پرسیارەوە گۆڕانکاری ڕوودەدا ئیتر میلەتێکی بندەست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست نابێ گوتاری پەکەکە و گوتاری مانیفێستۆی ڕێگەی شۆڕشی کوردستان گوتارێکی ئینسانیانەیە ئەم گوتارە ئینسانیە لە زێهنیەتی ڕژێمە سەرمایەدارەکانی ئەم ناوچارەدا سیکۆلارزە ستەمکارەکانی وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئاسیای ناوەڕاست و ناوچەکەدا جێگەی مەترسیە
لەبەرەوە ئەو ئۆپەراسیۆنەی کە بەڕێزت باسی دەکەی لە ئێستادا ئێمە لە چەند خاڵێکدا ڕوونی دەکەینەوە کە پەیوەندیدارە بە بندەستکردنەوەی دۆزی کوردەوە. تێبینیەکە یەکە لە سەرەتادا دەمەوێت بیڵێم ئەویشەوەیە لە تێڕوانینی سیاسیانەی تورکیادا وەکو سیستەمێک ناوەکو ڕژێمێک تێڕوانینێکی فاشیستیانیان هەیە و تێڕوانینێکە سەر بە مەدرسەی فاشیزمە نەکەر سەر بە مەدرسەی فاشیزمە بە دڵنیاییەوە کەسێکی وەکو مۆسۆلۆنی کە لە دوای جەنگی جیهانی یەکەمدا قوتابخانەی فاشیزم برە و پێدەدا لە ئەوروپادا تەسیراتی ڕێوشوێن و ئەتوارەکانی مستەفا کەمال ئەتاتورکی لەسەرە. ئێستا توێژینەوەی ئەکادیمی لەسەر کراوە کە چۆن هەنگاو بە هەنگاو تەقلیدی ئەتاتورکی کردووە بۆ بندەستکردنی کەمینەکان بۆ بندەستکردنی کولتورە جیاوازەکان بۆ بندەستکردن و بڕینەوەی ئازادی. لەبەرەوە ئێمە مامەڵە لەگەڵ ڕژێمێکدا دەکەین لە ئیتالیادا مۆسۆلۆنی لە نێو چووە لە ساڵی 1940 تەسلیم دەبێ و ڕادەست دەبێ نامێنێ سیستەمی فاشیزم و نازیزم نامێنێ. بەڵام ئێمە مامەڵە لەگەڵ ڕژێمێکدا دەکەین کە دروستکەری فاشیزمە و تا ئێساش لەسەر تەختی دەسەڵاتە. لەبەرەوە ئەم ڕژێمە قۆناغ بە قۆناغ ئۆپەراسیۆنەکانی خۆی درێژە پێدەدا و لە ذهنیەتی ئەم ڕژێمەژدا بە دڵنیاییەوە لە ذهنیەتی ئەم ڕژێمەدا ئەوەی کە پەیوەندیدارە بە کوردەوە بە خەباتی سیاسی کورد لە باکووری کوردستاندا بە خەباتی پەرلەمانی کورد لە باکووری کوردستاندا و بە خەباتی شۆڕژگێڕی هزری کۆمەڵایەتی فەلسەفی کورد لە قەندیلدا و بەم ئەزمونە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەبووە دروست بووە لە ذهنیەتی سەرانی سیاسی تورکیادا هەمویان یەک پاکێجن وەکو یەک تەماشایان دەکەن. لە تێڕوانینی تورکیادا کوردستان دابەشکراو نییە بەڵکو کوردستان بریتیە لە تۆرەمەیەکی نامۆ لە ناوچەکەدا ئەو گرێ سایکۆلۆژیەیان وەکو چۆن فەرهاد ئینجە لە پەرلەماندا باسی کرد پێویستە تورکەکان سواری وڵاقەکانیان ببنەوە بچنەوە بۆ مەنگۆلیا و باشووری سیبیریا. ئەم گرێ سایکۆلۆژیە لە لای سەرانی تورکیادا ئێستا برەوێکی ئەجگار گەورەی هەوە بووە بە نەخۆشی ئەوان دەزانن خاوەنی ئەو خاکەنین ئەو خاکە خاوەنی ڕاستەقینەی ئەم کوردانن کە ئێستا بندەستن. ئەم گرێ سایکۆلۆژەوا دەکات تندوتیژی بەرهەم دەهێنن بەردەوام. تندوتیژیشیان یەکێ لە دیوەکانی تندوتیژیشیان بریتە لە ئۆپاراسیۆن بریتە لە تەداخولکردنی ڕاستەوخۆ بۆ کیانێکی سیاسی تر بریتە لە پێشێلکردنی هەموو بەند و باوە نێونەتەوەیەکان کە ئێستا هەیە. تا ساڵی 1991 باشووری کوردستان کە خاوەنی خەباتێکی دوور و درێژتر بوو و بە ئەزمونتر بوو و شۆڕشی چەکداری شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێی بینی بوو نەیتوانی شکستی هێنا لەوەی کە هاوسەنگیەک ڕاگرێ لەگەڵ خەباتی ڕزگاری خوازی پارچەکانی تردا و نەکەر شکستی خوارد بەڵکو لە هەندێ حاڵەتدا بوو لە پرۆژەی وڵاتانی دەرەوە. ڕووداوێکی وەکەکاری کە ساڵی 1970 دروست دەبێ پرۆژەیەکی تورکی ئێرانی بوو خەباتی سیاسی کوردی لە باشووری کوردستاندا دابەش کرد و بە سەدان شۆڕژگێڕی شۆڕشی نوێی کورد لەسەر دەستی هێزە کوردیەکان خۆیان لە نێودران و کوژران و کەوتنە مەتەرێز و هێزەی گیانی یەکتریەوە. و هەروەها هۆکارێکی تری ئەم تێڕوانینەی تورکیاوە بوو کە جوڵانەوە چەپخوازە پێشکەوتووەکەی کوردی لە ساڵی هەشتاکاندا لە ناو دیوی کۆمەڵایەتی باکووری کوردستاندا بڕیەوە. بۆیە پەکەکە حساباتی زۆری کرد خاڵی لاوازی لە شۆڕشی ئەیلول دابینیەوە لە شۆڕشی نوێ دابینیەوە خاڵی لاوازی لە فرەیی پارتە سیاسیەکان دابینیەوە بۆیە ئیشی لەسەر هەمووی کرد کە ئیشی لەسەر هەمووی کرد پەکەکە کاتێک کە دروست دەبێ بە درێژایی هەشتاکان تا ساڵی 1991 لێرە ڕاپەڕین کە دەکرێت پەکەکە دەتوانێت هاوسانگیەکی ئێژگار ئەو تۆ ڕابگرێ و نەبێتە کێشەیەک بۆ ئەم ئەزمونە نەبێتە کێشەیەک نەک بۆ ئەزمونە سیاسیەکە نەبێتە کێشەیەک بۆ خەڵکی کوردستان بۆ خەڵکی باشووری کوردستان. ئەو هەموو تەحەدایی کە لە پەکەکە دەکرێت ئەو هەموو هێرش و ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی پەکەکە بووەتەوە تا ئێستا بڕیارێکی وایە نەنواندووە کە ببێتە هۆکارێک خەڵکی کوردستان ڕوبەڕووی مەرارەت و ئاوارەیی و دەردیسەری بێتەوە. ئەوەی کە بەشێ لە میدیاکانی باشووری کوردستان باسی دەکەن و دەڵێن پەکەکە هۆکارە بۆ ئەوەی تۆپبارانی ناوچە سنووریەکان دەکرێت ئێمە دەزانین کۆمەڵە تۆپباران کراوە ڕووداوی وەکو ئەوەی زارگەلی لێکەوتوێتەوە کە خەڵکی مەدەنی دەکوژرێ و خەڵکی مەدەنی ئاوارە دەبێ باخ و بێستانی کورد دەسووتێنرێ
و ئەگەر بێت و حسابیکەی بە ملیاران دۆلار خەڵکی ئەم کوردستانە زەرەری بینی و لەم ئۆپەراسیۆنانەی تورکیادا. بەڵام هۆکارەکە ئەمە تێڕوانینێکی کلاسیکانەیە کە پێمان وایە پەکەکە بریتیە لە بیانوویەک بۆ ئەوەی هێرش بکرێتە سەر ناوچەکە. نەخێر بە پێچەوانەوە تورکیا لە ڕووی میدیاییەوە بۆ ئەوەی خەڵکی کوردستان تێگەیەنێ پەکەکە هۆکارە تۆپباران دەکرێت لە کاتێکا تورکیا ئامانجی باشووری کوردستانیشە، نایەوێت باشووری کوردستان بەرەو پێشەوە بڕوە. بەڵام کێشەکە ئەوەیە باشووری کوردستان ناتوانێت لەم حەقیقەتە تێبگا، ناتوانێت سوود لە ئەزمموی ڕابردوو ببینێ، ناتوانێت لەو ڕاستیە تێبگا کە ئابووری کوردستان ناکرێت لە چنگی تورکیادا بێ. لایەنەکانی دەرەوە تێدەگەن و ئەکادیمیەکانی دەرەوە تێدەگەن. من نووسینێکی ئۆفرا بینگی و سەرۆکی معهدی موشیدایانە دەڵێ هەرێمی کوردستان تورکیا مامانی لەدایک بوونی هەرێمی کوردستانە، ئەبێت چ مامانێک بێ بۆ هەرێمی کوردستان لە کاتێکدا لە بیستەکاندا لە سیەکاندا لە کوشتنی شێخ سەعیدی بابی شێخ مەحموودەوە لە سێدارەدانی شێخ عەبدولسەلامی بارزانیەوە حتا وەکو ئەمڕۆ تورکیا بریتیە لەوەی کە نایەوێ ئەزمموی هەرێمی کوردستان پێشکەوێ. من تێڕوانینێکم هەیە پێم وایە ئەگەر بێت و قەندیل نەبوایە هەرێمی کوردستان زیاتر لە ژێر چنگی تورکیادا دەبوو و زیاتر دەچەوسایەوە، زیاتر ئابووریەکەی ئیستیقلال کراو دەبوو. قەندیل هۆکارێکە بۆ ئەوەی تورکیا بسڵەمێتەوە لە هەرێمی کوردستان. ئەمە ڕاستیە کە ڕۆشنبیرانی ئێمە دەنگی لەبارەوە ناکەن و قسەی لەسەر ناکەن. وەرن بە لۆژیک بەلایەنی ئەکادیمی بە توێژینەوەی ئەکادیمی ئێمە ڕاستی دەکەینەوە دەیسەلمێنین لە غیابی پەکەکە و قەندیلدا هەرێمی کوردستان مامەڵەیەکی ئێزگار تونند و تیشتری لەگەڵدا دەکرا، زیاتر بندەست دەبوو و ئەو ڕێکەوتنە سیاسیانەی نێوان تاران و ئەنقەرە نێوان ئەنقەرە و بەغدا زیاتر بەرەو پێشەوە دەچوون. پەکەکە هۆکارێک بوو بۆ ئەو ڕێکەوتنە سیاسیانە نەتوانن ئامانجی خۆیان بپێکن. لە جەنگی جیهانی دووەمدا کاتێک کە تورکیا بە شێوازێکی بێلایەن مابوویەوە لە هەمان کاتدا لە سەدا هەشتای ئەرتەشی تورکیا هێنرایە باکووری کوردستانەوە. تورکیا کاتێک کە ڕووداوێکی نێونەتەوەیی ڕوودەدا لە ناوچەکەدا دەرفەت دەقۆزێتەوە بۆ بندەستکردنی جوڵانەوە ناوخۆییەکانی خۆی. لە جەنگی جیهانی دووەمەوە ئەم مۆدێلە هەیە. لە جەنگی جیهانی دووەمەوە بە گوێرەی سەرچاوەکان تورکیا دەرفەتەکەی قۆستەوە بۆ بندەستکردنی خەڵکی کوردستان، چونکە باری نائاسایی لە هەموو کوردستاندا بەو بیانەوە ڕاگەیان. ئەم ئۆپەراسیۆنە گەورەترە لەوەی کە بۆ ڕووبەڕووبوونەوەی چالاکیەکانی قەندیل بێ، چونکە قەیدیل لە بارودۆخێکی ئێستادا ئێمە گەر خوێندنەوەیەک بۆ ئاخر لێدوانەکانی عەبدوڵڵا ئۆجەلان بکەین تێدەگەین عەبدوڵڵا ئۆجەلان خواستێکی ئاشتی خوازانەی هەیە، چارەسەریەکی ڕیشەیی داناوە بۆ ململانیەکان کە هەموو ئازادی خوازێکی دنیا بەم چارەسەریە لە لای پەسەندە و شەقامی کۆمەڵایەتیش لە باکووری کوردستانە لە تورکیادا ئێجگار بە گەشتبینانەوە تەماشایم لێدوانانەیان کرد. هیچ کاتێک بەکەکە نەیویستوە تەنگژەکان بە ئاقارێکدا بڕواکە ماڵوێرانی خەڵکی لێبێتە بەرهەم. بەڵام حاڵەتەکە بریتە لەو سیاسەتە جەهەنەمیەی کە ئێستا ناوچەکە ڕاستە دەکا تورکیا بازوویەکی بەهێزی ئەو سیاسەتە جەهەنەمیانە. پەکەکە بە شێوازێکی استراتیژی خۆی هەیە، ئەجەندای خۆی هەیە و دوور دەڕوانێ و ئەم دووڕوانینەی شەوای کردووە کە وەکو هێزێک بە تۆکمەیی و بە یەکگرتووی بمێنێتەوە. ئەم دووڕوانینەیە وای کردووە کاتێکە لە 98ەوە ڕێبەرە کارێزمیەکەی دەستگیر دەکرێت لەسەر پێیانی خۆی ڕاوەستا و تەسلیمی هیچ ئیرادە و خواستێکی دەرەکی نەبووە. ئەم حاڵەتەیە وای کردووە کە نەیارانی لێ بترسن و لێ بتۆقن. دیاردەی پەکەکە دیاردەیەکی دەگمەنە لە خەباتی ڕزگاری خوازی تەواوی گەلانی دنیادا بە ئەمریکای لاتینەوە، بە ئاسیاوە، بە ئەفریقاوە. ئەم دیاردەیە بۆ خۆراوا جێگەی تێڕامان و جێگەی پرسیارە، جێگەی هەڵوێستە لەسەرکردنە لە ناو سیاسەتە جەهەنەمیەکەدا، لە ناو ئەو سیستەمە سیاسیە مێژوویەی کە ناوچەکەی ئاڕاستی کردووە پەکەکە نامۆیە شوێنی نابێتەوە، چونکە لە سیستەمە مێژوویەکەدا پەکەکە هاتۆتە دەرەوە. دیاردەیەکی دەگمەنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، دیاردەیەکە وەکو چۆن خۆراوا ڕزگاری بوو لە سەدەر تاریکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گرێدانەوەی خۆی لەگەڵ فەلسەفەی ئیغریق و یۆناندا. پەکەکەش دیاردەیەکە گرێدراوە بە هیومانیزمەوە، گرێدراوە بە شارستانیتە دێرینەکانەوە، گرێدراوە بە خۆناغی پێش مێژووەوە، چونکە مێژوو مێژوویەکی تاریکە. لەبەرەوە بەڵێ ئەمە ئۆپەراسیۆنانەیە کە دەکرێت
چەند ئامانجێکی نێونەتەوەیی و هەرێمی ناوخۆییشی هەیە لە ئامانجە ناوخۆیەکەدا بۆ ڕوبەڕووبوونەوە و لەکمەدێدانە لە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی درزێکە لە نێوان ئەو وەلا و خۆشەویستی و هەماهەنگیەی خەڵکی باشووری کوردستان لەگەڵ پەکەکەدا هەیەتی بۆ دروستکردن و تێکدانی ئەو بەرەو پێشوونەیە کە ئەزمموی کوردستان ئێستا خەریکە بەرەو دامەزراوەیی دەچێت بەرەبەرە بەرەو دامەزرایی دەچێت بۆ دروستکردنی تەنگژەیەکە لە نێوان هەرێمی کوردستان و ناوەندی و بەغداددا لەبەرەوە شتێکی چاوەڕوان کراوە بەیاننامەیەکی شەرمنانە لە هەرێمی کوردستان ڕەچاو بکرێت و بخوێنرێتەوە بەرنمەیەک کە ئەو قەڵەمەی پێ نووسراوە لە دەستی خودی کوردانە بۆ بەڵکو پێی نووسراوە بەڵکو پێی کراوە بەڵکو بەیاننامەیەکە دەتوانین ناوی بنین بە شێوایەکی بێگاری پێی کراوە لەبەرەوە ناوەڕۆکی ئەم بەیاننامەی کە هەرێمی کوردستان دژی ئەم ئۆپەراسیۆنانە خستیە ڕوو ناوەڕۆکێکی ئەجگار شەرمنانەیە و هەرەوەش لە هەرێمی کوردستان چاوەڕادەکرا چونکە هەرێمی کوردستان مادام جڵەوی سیاسی مادام جڵەوی ئابووری مادام ئەو هەموو کۆمپانیانەی تورکیا بەلێشاو لە ناوچەکەدان کە ئەمنیەتی خۆراک و ئەمنیەتی سەحەت و تەندروستی و ئەمنیەتی ژینگە و خاک و خۆڵی کوردستانی خسۆتە ژێر مەترسیەوە بەبێ هیچ فیلتەرێک مادام ئیرادەیەک ئاوا تەسلیمی وڵاتێکی دراوسێ بووە کە بە ماوەی 5 دقەدا دەتوانێت هەموو سەرچاوە ئاویەکانت لێ وشکە هەموو سەرچاوە ئابوووریەکانت لێ وشکە هەموو کارتە سیاسەکان دژت بەکاربێنێ تۆ کەسێکی تەسلیمی لەسەر پێیانی خۆت ڕانەوەستاوی چونکە بڕیاری 688 کە دەردەچێت بۆ دروستبوونی ناوچەی ئارام لە دوای ڕاپەڕینی 1991 خەڵکی باشووری کوردستان ئەم بڕیارە خواستێکی تورکیا بوو و تورکیا ئیشی گەورەی لەسەر کرد بۆ ئەم بڕیارە جێبەجێ بکرێ هەر لەو کاتەشەوە بیرکردنەوەی تورکیا لەسەر ئەم دروستبوونی ناوچەی ئارامە دیاریکراو بوو ناوچەیەکی ئارام دروست بکرێت کە ناوچە دابڕاوەکانی کوردستان ناگرێتەوە ئەم سێ پارێزگای کوردستان دەگرێتەوە هەولێر و سلێمانی و دهۆک دەگرێتەوە بۆ ئەوەی بەردەوام زیندوویەتی ململانیەکان هەبن بۆ ئەوەی هەرێمی کوردستان کارتێک بێت دژ بە پەکەکە بۆی هەرێمی کوردستان هەماهەنگی بێت دژ بە پەکەکە بۆیە تەماشا دەکەی لە دوای 2011ەوە ئێستا تورکیا پێداگیری لەسەر ئەوە دەکا کە ناوچەیەکی ئارام لە خۆراوی کوردستان دروستکە بۆی هەمان ئەو ئەزمونەوەی کە بە کامی سیاسەتەکانی خۆی وەردەچەرخێ دووبارەی بکاتەوە لە خۆراوی کوردستانیشدا بەڵام ئیرادەی خۆراوی کوردستان ئیرادەیەک نییە کە گوێ شلکە بۆ بند و باوە سیاسیەکانی ڕژێمی تورکیادا لەبەرەوە ئەوەی کە لە باشووری کوردستاندا بۆی چووە سەر لە خۆراوی کوردستاندا بۆی ناچێتە سەر با شارەکانیشی کانتۆنەکانیشی یەک بە یەک گەمارۆ بدات و لیان بدات و تەنانەت داگیریشیان بکات ڕادەستکردن لە ئیرادەی سیاسی پەکەکەدا نییە تەسلیم بوون نییە بۆیە دەیەکیش ئەگەر بێت و تورکیا بێتە ناوی ئەبێ بە شەڕ بێتە ناوی نسکۆ نییە پاشەکشە نییە پاشەکشە نەبووە لە ئیرادەی سیاسی چەکداری لە خەباتی پەکەکەدا ملنەدان نەبووە لەبەرەوە بەڕێزەکەم بە دڵنیاییەوە ئەزمموی هەرێمی کوردستان ئەزممونێکە لە بەرژەوەندی سیاسەتەکانی تورکیادایە کە بەم شێوەیە بمێنێتەوە کە سەربەخۆ نەبێ کە خاوەنی خۆی نەبێ هەرێمی کوردستان زیاتر سەر بە تورکایە تا بە بەغداد لەو ڕاستێت گەیشتوین کە وانە وەرگرتن لە مێژوو نەبووەتە بیرکردنەوەی تاکی سیاسی سەرکردایەتی کورد نەبووەتە ئەزممونێک سوود وەرگرتن لەو بارەدا نەبووە بەس بە پێچەوانەوە خاڵە لاوازەکانی دەیان ڕووداوی وەکو 16 ئۆکتۆبەر بووە بە خویەک بۆ سەرکردایەتی سیاسی کورد کە دووبارەی دەکاتەوە مێژوو لای سەرکردایەتی سیاسی باشووری کوردستان خویەکە خەونێکە بۆی دووبارەی کاتەوە لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەو ئەزممونەی کە هێندەی بەسەردا تێنەپەڕیوە زۆر بە ئاسانی ئێستا دووبارە دەبێتەوە و زۆر بە ئاسانی جار لە دوای جار ڕادەستبوونەکە بە بەرامبەر تۆختر دەبێتەوە مەسەلەن نسکۆی شۆڕشی ئەیلولی 1975 کاتێک کە ڕوودەدا هێندەی 16 ئۆکتۆبەر ترسناک نەبوو 1975 هێندەی ڕووداوی لێک هەڵوەشانەوەی کۆماری مەهاباد ترسناک نەبوو و کۆماری مەهاباد هێندەی پێشووتر ترسناک نەبووە لەبەرەوە جار لە دوای جار هەتاوەکو لەسەر ئەم ڕەوڕەوە مێژوویە بڕۆین
حاڵەتەکان دووبارە دەبنەوە بەڵێ ئەم ئۆپەراسیۆنانەی کە ڕوودەدا پێویستی بە هەوڵێکی دیبلۆماسی هەیە لەسەر ئاستی نێونەتەوەیی و هەرێمی و ناوخۆییشدا پێویستە شەقامی لەسەر بجوڵێنرێ پێویستە شۆرەتی تورکیا بخرێتە زێر پرسیارەوە چونکە ئەوەی کە وای کردووە تورکیا نەگا بە ئامانجە سیاسیەکەی خۆی پەکەکەیە ڕاستە خەڵکی کوردستانی بندەست کردووە ڕاستە تاوەکو ئێستش باکووری کوردستان بندەستە و بستێت لەو خاکە ئازاد نەکراوە بەڵام پەکەکە توانیوێتی لەتمەیەکی گەورە لە تورکیا بوەشێنێ تەواوی ئیمکاناتی ئابووری تورکیا بەکارهێنراوە ئیمکاناتی هەواڵگیری تورکیا بەکارهێنراوە تورکیا تەسلیمی ئیرادەی ئیسرائیل بووە بەس بۆی هاوکاری بکە لە پەکەکە بدرێ و تورکیا چارە نووسی خۆی کە لە یەکێتی ئەوروپادا دەبینێتەوە نەیتوانیوە سەرکەوتووە هۆکارەکەی پەکەکەیە هۆکارەکەی چونکە تورکیا مامەڵەیەکی نادیموکراتی دەکا خۆ ئەکەپە باش لەم ڕاستیە تێگەیشتووە بۆیە پرۆسە ئاشتیەکەی دەست پێ کرد بەڵام جیناتی سیاسی ئەکەپە نەیتوانی قوبوڵی ئاشتی خوازی بکە ئەوان لە پێشنیارە چارەسەریەکە دەترسن ئەوان نایانەوێت پێشنیارێ بکرێت کە چارەسەری تێدا بێ چونکە چارەسەر لە بەرژەوەندی تورکیادا نییە لە بەرژەوەندی ئەم عەقڵەتە سیاسی تورکیادا نییە بۆیە ئێمە دەزانین ئەو خوێندنەوانەی کە عەبدوڵڵا ئۆجەلان دەیکا بۆ ئەو پێشنیارانەی کە دەیان کا بۆ چارەسەری بۆی مامەڵە لەگەڵ ڕەوتێکی سیاسی دیاریکراودا نەکرێ چونکە ئەو ڕەوتە کاتێکە لە هەڵبژاردنەکان دۆڕا ڕەوتێکی دیکە دێ گوریسەکە دەبێتەوە بەخوری ئەمە سوود وەرگرتنە لە ئەزمون لە باشووری کوردستانی هەروە بووە هەر هێزێکی سیاسی باڵادەست بوو هەر سەرکردەیەکی جیاوازکە هاتووە بە دنیابینیەکی نوێەوە ماڵی لەگەڵ دۆزێکا کردووە لە کاتێکە ئەمە دۆزێکی مێژوویە دۆزێکی ئینسانی و نەتەوەییە ئەمە نابێت بە گۆڕانی حیزبێک هاوکێشەکە هەڵوەشێتەوە و دەزانێ کۆنتاکت و ڕێکەوتنێکی دوولایەنەی پەکەکە و ئەکەپە چارەسەری لێ نایەتە بەرهەم شتێکی کاتیە و دەرزیەکی بەنجکەری ئەجگار کاتیە و حاڵەتێکی تاکتیکیە و دیوێکی نەرێنی ئەجگار خراپ لە داهاتوودا سەبارەت بۆ حاڵەتە ڕوودەدا لەبەرەوە پەکەکە هەل لە سەرتاوەکە دروست بۆ چارەسەرێکی ڕیشەیی پێ بووە نەکەر بۆ تورکیا بۆ پارچەکانی تری کوردستان بۆ مافی ئینسان لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا نازانم زۆر ئاسانە ئێمە بین بۆ خوێندنەوە بۆ پەیامی نووسینەکانی عەبدوڵڵا ئۆجەلان بکەین ئەمە مەدرسەیەکە پێویستەنەوەی نوێ بیان خوێنێ پێویستە بە وردی ئەو تەرزە فەلسەفیە سیاسیە هزریە بخوێنرێتەوە لە ناو زانکۆکاندا بۆی ببێتە مەشروعێک بۆی ببێتە پەروەردەیەک کە تاکێک بێتە بەرهەم ئەم تاکە گۆڕانکاری سەردەمیانە بکە ئەم ڕەوتە تاریخی مێژوو بسڕێتەوە لەبەرەوە بە دڵنیاییەوە پەکەکە پێشنیاری چارەسەری پێیە خۆراواش باش لەو ڕاستیە تێدەگا و بە جوانی دەزانن ڕیشەکانی چارەسەری کێ نووسیوێتیەوە و چۆن گەشەشی پێدرێ بەڵام نایانەوێ ئەو دیوە سەرکەوتوو بێ بە دڵنیاییەوە ئۆپەراسیۆنێکی لەم جۆرە کۆمەڵێ دیوی دیکەی لە پشتەوە هەیە ئێمە نابێت بەو ساناییە تێبگەین بڵێن وەکو چۆن کۆمەڵێ میدیا لە باشووری کوردستاندا دەڵێن ئەمە پەکەکە بیان و دەداتە دەستیان دوورتان نزیک حاڵەتەکە پەیوەندی بەوە نییە بگرەوە دووبارەی دەکەمەوە ئەگەر پەکەکە نەبووایە ئۆپەراسیۆنەکان چەند بارەتر دەبوون تۆپبارانەکان زیاتر دەبوون و هەرێمی کوردستان زیاتر تەسلیمی ئیرادەی سیاسی تورکیا دەبوو تەنها حسابێک لە هەر شوێنێکدا حساب بۆ هەرێمی کوردستان کرابێت لەلایەن تورکیاوە لە ترسی پەکەکەدا بووە لەبەر هەڵوێستەکانی پەکەکە بووە چونکە پەکەکە تەنها پارتێکی سیاسی نییە پەکەکە ئایدۆلۆژیایە قوتابخانەیە لۆژیکە فکری چارەسەریە ئەمە تەنام پیاهەڵدان نییە هەموو ئەم قسانەی کە دەکرێت ڕاستیەکی مێژووییە ئەمە تیۆریایەکی سیاسیە کە خەڵکانی بیرمەند و خەڵکانی سیاسی و خەڵکانی خوێنەواری بواری مێژوو چاک دەتانن سەرەداوەکانی ئەم ڕاستیە دیاری بکەن مۆدیلی ئەوەیە کە لە ناو جوڵانەوە کۆمەڵایەتێکەدا هێزگەلێک بێتە پێشەوە کە خاوەن بڕیار بێ ئەی لیبراڵیەت یعنی چی ئەی ئازادی تاک یعنی چی ئەی مەسەلەن گۆڕانکاری کۆمەڵایەتی لەکوێدایە ئەگەر بێت و تۆ تەنها ئەرتەش و سوپابێ جڵەوت بگرێ تۆ دەبێ هۆشیاری وات لێ بکە کە هێزێک دروستکەی بۆ پاراستنی ژینگە هێزێکی کۆمەڵایەتی هێزێک دروستکەی بۆ بەهاناوە چوونی خەڵک هێزێک دروستکەی لە دەرەوەی ئەوەی کە چاوی لە موچە و بودجە و ژیانی سەرمایەداری و های کلاس بوون بێ هێزێکی خەمخۆری ئینسانی دەبێت دروست بکەیت
بەڵێ ئێمە دەزانین کوردستانی دابەشکرا و بەو هەموو پارچانەوە کە هەیە بەو هەموو کەمایەتیانەوە کە هەیە بەو هەموو فرەیە کولتوریەوە کە تێدایەتی فرەیە ئاینی ویتنیەوە کە تێدایەتی لە میتۆدی پەکەکەدا باسی هەمووی کراوە. مەسەڵەن پەکەکە بۆ یەکەم جار ڕێخستنەکانی دەخزێتە نێو ئیلامەوە، دەخزێتە نێو کرماشانەوە، دەخزێتە نێو هەورامانەوە. لە کاتێکدا حزبە کلاسیکەکان حزبی ناوچەیی بوون، هێزێکیان لە موکریاندا هێزێکیان لە سنەدا، لە ناو کرماشاندا جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردی غایب بوو نەبوو. 100 ساڵی ڕابردوو تەماشا بکە کرماشان ڕۆڵێکی نەبینیوە، شۆشێکی تێدا ڕووی نەداوە. لە کاتێکدا ئەسڵی کوردن لە ناو لوڕەکاندا، لە ناو کوردەفەیلیەکاندا، لە ناو شەبەکەکاندا، لە ناو ئێزیدیەکاندا، ئەی ئەمە هەڵەی ستراتیژی سەرانی سیاسی باشووری کوردستان نییە کە لە 91ەوە هەتاوەکو ئێستا نزیکی 30 ساڵ ئەو هەموو خولەی هەڵبژاردن کراوە کوردێکی فەیلی دەنگی بە ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان نەداوە. بە دڵنیاییەوە ڕۆشنبیران دەتوانن لەسەر ئاستی ناوخۆوە لەسەر ئاستی دەرەوە ڕۆڵی گەورە و ئیجابی ببینن. ڕۆشنبیران دەتوانن ڕۆشنبیرانی ڕەسەن دەتوانن نەک ڕۆشنبیری دەربار و سێبەر و بەکارهێنراو. ڕۆشنبیرانی ڕەسەن دەتوانن کە گۆڕانکاری گەورە ئیش لەسەر بکەن و ڕۆشنبیران دەتوانن دۆزەکە وەکو خۆی بگێنن. ڕۆشنبیران دەتوانن کارتی فشار بن و تەنها ڕۆشنبیران دەتوانن زەمینەیەکی زێڕین بڕەخسێنن بۆ ئەوەی ئەو توانە بەهێزانەی خەباتی کوردبوون کە ئێستا دەگوزارێ وەکو خۆی بیگەێنن، نەچێتە چوارچێوەی ئەو بەند و باوانەوە کە ئێستا دنیا ئیشی لەسەر دەکات و تورکیا پشتی پاڵی داوە بەو قەڵا سەرمایەداریەوە کە هەیە. ڕۆشنبیران دەتوانن حەقیقەتەکان ڕاستکەنەوە. ئێمە دەزانین بە دڵنیاییەوە بۆ خۆم زۆر پێی جووری لێکۆڵینەوە ئەکادیمیەکانم کە لەسەر دۆزی کورد کراوە. 100 ساڵە لە باشووری کوردستاندا خەباتێکی بێوچان هەیە، هێندەی ساڵێکی تەفگەری سیاسی باکووری کوردستان کە پەکەکە دەستی داوەتێ لێکۆڵینەوەی ئاکادیمیان لەسەر نەکراوە. ئێستا بڕۆ ناوەندە زانکۆیەکانی دنیا ئیش لەسەر ئەم دۆزە دەکەن و حەقیقەتەکە وەکو خۆی پێشچاو دەخەن. بەڵێ ڕۆشنبیرانی خۆرئاواش ڕۆڵێکی گەورەیان بینیوە لە بەهاناوە چوونی ئەم خەڵکە بندەستەی کە ئێستا لەم ڕۆژهەڵاتەدا گرفتار بووە. ڕۆشنبیرانی خۆشمان پێویستە ڕچە بشکێنن، پێویستە ڕچە شکاندن ببێتە دیاردە، پێویستە وەکو حاڵەت ئێمە دەیبینین، بەڵام ڕچە شکاندنی کۆمەڵایەتی سیاسی ئابووری دەبێت دیاردەیەکی گەورە بێ، دەبێت گۆڕانکاری بکە. ئێمە لە غیابی ڕۆشنبیران داین و میتۆدێکی هەڵا ئاڕاستەمان دەکا، وا وڵاتێکین پەروەردەیەکی دیاری کراوی نییە، وا وڵاتێکی پەرتەوازین، هەولێر بە جۆرێ بیرەکاتەوە، سلێمانی بە جۆرێکە، تا ئێسش باس لە دوو ئیداریەکە لە کاتێکدا دوو پارێزگاین. ئەوە غیابی ڕۆشنبیرانە. ڕۆشنبیران دەتوانن ژینگەیەک بڕەخسێنن کە هێزە سیاسیەکان ڕیفۆرم تێیاندا ڕوو بدا. بەڵام ئێستا ڕۆشنبیران بوونەتە پایەیەک بۆ بەهێزبوونی گەندەڵی، بۆ بەهێزبوونی خاکفرۆشی، بۆ بەهێزبوونی خۆڕادەستکردن لەگەڵ پرۆژە دەرێکی و هەرێمیەکاندا.